25 نۆڤەمبەرە ئیمڕۆ دەستپێکی هەفتەکانی توندوتیژەیە کە بڕیاری لەسەر دراوە کە بۆ ماوەی 16 ڕۆژ بەردەوام بێت لە 25 نۆڤەمبەرەوە هەتاوەکو 10 دیسەمبەر کە ڕۆژی مافی مرۆڤە لە جیهانە لە سەرەتاوە لە 25 دەست پێ ئەکات لە کە ڕۆژی مافی مرۆڤی جیهانیە کۆتایی دێت. دیارە ئەم ڕۆژە تایبەتمەندی خۆی هەیە. ڕاستە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان هەمیشە لە کاراین بۆ کەمکردنەوەی توندوتیژی هەموو ڕۆژەکانمان ئەگەر بڵێ وەک 25 نۆڤەمبەرە چونکە هیچ کاتێک نەوەستامین لەسەر ئەوەی کە بڵێین با کارێکی تایبەت بکەین، بەڵام ئەم ڕۆژە ڕۆژێکی جیهانیە، ڕۆژێکە بۆ کۆدەنگی هەموو دەنگەکانی جیهانە بۆ ئەوەی بە یەکۆ کار بکەن، ڕێگایەک ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی کە ئەم هەموو توندوتیژی و نابەرامبەریەی لە جیهانە بەرامبەر بە ژنان ئەکرێ کەم ببێتەوە. دیارە ئێمە دەستپێکی کارەکەمان دەرخستن بوو کە کۆگردبوونەوەیەک بوو بۆ ئەوەی هەموو بە یەک دەنگ هاوار بکەین کە نابۆ توندوتیژی، کە هەموو جەماوەری ژنان و جەماوەری پیاوان و یەکسانی خوازان بگرێتەوە. بەوە دەستمان پێکردووە. دیارە کار و چالاکی تریشمان زۆرە. هەڵمەتێکی هوشیارکردنەوەی دژە توندوتیژیمان هەیە لە خوێندنگاکانە، لە هەموو لقەکان و لقەکانمان لە شار و شارۆچکەکانی کوردستانە هەمویان هەریەکە بە جۆری و بە شێوازی تایبەت ئەم ڕۆژە دەستپێکی ئەم ڕۆژەیان دەست پێ کردووە و کار ئەکەن بۆ کەمکردنەوەی توندوتیژی بە کۆڕ و بە سیمینار و بە چالاکی جیاواز.